سبەی سێشەممە جارێکی دیکە دەست دەکرێت بە وەرگرتنی مامەڵەی ئەو خانوانەی لەسەر زەوی دەوڵەت بە زیادەڕۆی دروست کراون بە مەبەستی تاپۆکردنیان. سەرۆکی شارەوانی کەرکووک لەگەڵ بەڕێوەبەری کەرتەکانی شارەوانی داوا لەو هاوڵاتیانە دەکەن کە تا ئێستا خانۆکانیان تۆمار نەکردووە لە سبەینەوە سەردانی کەرتەکانی شارەوانی بکەن بە مەبەستی وەرگرتنی کۆدی تاپۆ. آخر مستجداتی ئەم قەراری 320 کە بۆ تەملیکی متەجاوزین دراوە، ئێمە لەگەڵ قاتعەکان کە دانیشتین ئەومان تاوتێ کرد کە لە سبەیەوە ئەتوانن هەموو ئەو کەسانەی کە تەقدیمیان نەکردووە بۆ تەملیکی ئەو خانووی کە لە ناوی دانیشتوونە ئەتوانن لە سبەینەوە تەڵەبەکانیان بێنن لە ڕێی قاتعەکانەوە وەری بگرین. لە دوای ساڵی 2003ەوە 9 گەڕەکی زیادەڕۆی لە شارەکە دروست کراوە و زۆربەی گەڕەکەکان کوردنشینن. لەو 9 گەڕەکە 3 گەڕێکیان دەکەوێتە دەرەوەی ماستەر پلانی کەرکووک و تاپۆکردن نایانگرێتەوە. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێت بە تاپۆکردنیان ئەو گەڕەکانە خزمەتگوزاری زیاتر ڕوویان لێ دەکات و حکوومەت دەستکراوەتر دەبێت بۆ گەیاندنی پرۆژەکان بە گەڕەکەکان. لە کەرکووک لە 2003ەوە کە کۆمەڵێک گەڕک دروست دەبێ، ئەم گەڕەکانە زۆربەی کوردنشینن. ئێمە جددین وەکو ئەنجومەنی پارێزگا و پارێزگای کەرکووک بۆ ئەوەی ئەو بڕیارە جێبەجێ بکرێت، چونکە لە قازانجی میلەتەکەی ئێمەیە و بە تاپۆکردنی هەر گەڕەکێک واتە خزمەتگوزاری زیاتر، واتە ئەوە نامێنێتتر لە نووسراوەکانە بنووسێ خارجی تەسمیم یان لە ئیدارەکەی پێشووە زۆر جار بە ناوەی تەجاوزەوە کۆمەڵێکی زۆر لە خزمەتگوزاریان پێناگەیشت. لە ماوەی ڕابردوودا زیاتر لە 92,000 مامەڵەی تاپۆی خانووە زیادەڕۆیەکان پێشکەشی شارەوانی کەرکووک کراوە. پێشبینیش دەکرێت نزیکەی 10,000 مامەڵەی دیکە پێشکەشی کەرتەکان بکرێت بۆ تاپۆکردنی خانووی زیادەڕۆ. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.